بە بەشداری 100 کۆمپانیای نێوخۆیی و دەرەکی فستیڤاڵی بەهار لە شاری کەرکووک کرایەوە و بەڕیارە یەک هەفتە بخایەنێت. فستیڤاڵەکە لەلایەن کۆمپانیای ئەتڵەس ئەسیل و بە هاوکاری ژووری بازرگانی کەرکووک بەڕێوە دەچێت بە مەبەستی گەیاندنی کەلوپەلی کۆمپانیەکان ڕاستەوخۆ بە هاوڵاتیان. ئەمەش وەکو هەنگاوێکی ئاسانکاری لەم بارودۆخەدا کە هاوڵاتیان بەدەست گرفتی داراییەوە دەناڵێنن. بوونی ئەم جۆرە فستیڤاڵانە بە تایبەتی لە وەرزی ڕەمەزانە لە ناومانگی ڕەمەزانە وەکو ئامادەکاریەک چەند ڕۆژێکی ماوە بۆ جەژن یەکێکە لە پێداویستیەکانی شارەکە. ئێمە ئەزانین خەڵکی بۆی بچە بازاڕی بکە پێداویستەکانی جەژنی بکڕێ پێداویستەکانی ڕەمەزانی بکڕێ ئەبێ لە یەک کاتا بچێت چەندین دوکان و بازاڕ و قەیسەری و مۆڵ و مارکێت بگەڕێ. لە جیاتی ئەوە دێتە سوق مەرکەزی کەرکووک ئەم هەموو مەواد و کەرەستە و جلوبەرگ و خواردن و پێداویستی و احتیاجاتانی ژیانی ڕۆژانەی تایە لە یەک شوێنە و شوێنەکە فێنکە و شوێنەکە لە ڕووی ئەمنیەوە سەلامەت و پارێزراوە و لە ڕووی تەندروستی و گرنگی بە پاک و خاوێنی و لانی تەندروستی درێ لەبەرەوە بۆ سەردانی کار لە ناو کەرکووکە و لە دەوروبەریشی بێن بۆ بازاڕیکردن بۆ ئێرە ئاسانکاریکی زۆر کاتیان زۆر بۆ ئەگەڕێتەوە. بەشداربووانی فستیڤاڵەکە ئاماژە بە گرانی بازاڕ و شتومەکی ڕۆژانەی هاوڵاتیان دەکەن و پیان وایە بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عراقی کاریگەری تەواوی کردوتە سەر بازاڕ و ژیانی هاوڵاتیان. ژووری بازرگانی کەرکووکیش جەخت لە چاودێری بازاڕ و سزادانی ئەو بازرگانانە دەکاتەوە کە نرخی شتومەک لە بازاڕدا زیاد دەکەن. بەڵێ بەعام خۆتان نەزانن یعنی بازار ڕوو لە بەرزبوونەوەیە ئەوش بەهۆیەوەیە دۆلارەکەی بەرز بووە. ئێمە هەموو بەرهەمەکانی ئێمە هەر هەمووی لە دەرەوە هاتووە هەمووی ئەوروپیە. دایمە ڕەچاوی ئەومان کردووە بە کەمترین ئیسفادە بگاتە دەست ئەو کەسێک کە بەکاری دێنێ. لە مانژی ڕەمەزانیشە ئێمەش دایمە ڕەچاوی ئەوەمان کردو ینی کۆمەڵە شتمان هەیە ینی لە سالەکە هێنامان تە بخوارەوە ڕەبحێکی کەممان خستۆتە سەری بەس فی سەبیل ئەوەی ئەو کەسێک کە بەکاری دێنێ بەردەوام بێ لە بابەتەکەمان. بەڵێ بە تاکید ئێمە لەم پێشانگایە وەکو کۆمپانیایەکی بەشداریمان کرۆ ماوادەکانی ئێمە ئۆکرانیە ماوادی سروشتیە خالی لە ماوادی کیمیایی. ئێمە لێرەیە لەگەڵ بازارە فەرقێکی زۆرمان کرۆ یەک لە بۆنەی جێژنە لە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەسعارمان لەگەڵ بازارە زۆر فەرقی هەیە. لەگەڵ ئەوەشە ئێمە لەم پێشانگایە توانیمانە هەلی کار بۆ 8 گەنج بڕەخسێنین 4 لە ئاخانمان و 4 لە گەنجان. بەڵێ ئێمە ژووری بازرگانی ڕۆژانەیە نرخەکان لە بازار وەردەگرین و مقارنی دەکەین و لە هەر کەم و کوڕیەک و بەرزبوونەوەی یەکداویا احتیکارکردن لە بازاردا جیهاتی معنی لێ ئاگادار دەکەینەوە. بڕاستی ئێمە لجانی خۆمان هەیە لەگەڵ پۆلیسی کەرکووک و لانە پەیوەندیارەکان ڕۆژانە یا بە تەلیفۆن یا خۆمان سەردانی ناو بازار دەکەین و چاودەری نرخەکان دەکەین. کردنەوەی پێشانگای هاوشێوە لە کەرکووک وێڕای سوودگەیاندن بە هاوڵاتیان هاوکات داشکاندن لە نرخەکان کاریگەری لەسەر گرانی بازار دەبێت و هاوڵاتیان دەتوانن بە کەمتر لە خوار بازار پێداویستی ڕۆژانەیان بەدەست بخەن. هەر بۆیە داوا دەکرێت کار ئاسانی بۆ کۆمپانیەکان بکرێت تا بتوانن بەشداری ئەو جۆرە فستیڤاڵانە بکەن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.